سڵاوتان لەبێت و داوسمانم سەرباسی تیوارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ دووشەممە 18 ئەیلولی 2023 لە سەلاحەددین مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان پێشوازی لە خانەوادە و کەسوکاری شەیدان و بریندارانی ڕووداوەکانی ئەم دواییەی کەرکووک کرد. ئاماژەی بەوە کردبوو خوێنی وازیزانەی کەرکووک بە فیڕۆ ناچێت. میدیاکانی عێراق بڵاویان کردەوە ئەمڕۆ دووشەممە شاندێکی باڵای ئەمنی عێراق بە سەرۆکایەتی قاسم ئاراجی ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی عێراق سەردانی هەولێر دەکات و لەبارەی دوایین گۆڕانکاریەکان لەسەر چەککردنی هێزەکانی ڕۆژهەڵات لێکۆڵینەوە دەکات و هەروەها لەبارەی هێزەکانی پاسەوانی سنوور لەسەر سنوورەکانی ئێران و تورکیا و هەروەها پرسی ئەمنی کەرکووکە و گفتوگۆ لەگەڵ هەرێمی کوردستان دەکات. فازڵ حاجی و تەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێر وێنەیەکی بڵاو کردوتەوە و نووسیویەتی نابێت بە تەنها ئۆتۆمبیلەکەت تایی بەرز بێت و مۆدێلی بەرز بێت باڵکو دەبێت ڕەوشتیشت لەگەڵی بەرز بێت. ئێمە دەپرسین لە چ شوێنێکی جیهان ڕێگە پێدراوی لەسەر ناوبڕی شەقام لەسەر شوێنی پێچی ئۆتۆمبیل پارک بکەیت. ئەسیر غرێری وەزیری بازرگانی عێراق ڕایگەیاند ڕۆژانی داهاتوو دەست بە دابەشکردنی شایستە داراییەکانی جوتیارانی هەرێم دەکەین. دواکەوتنی پێدانی شایستە داراییەکانی جوتیاران بەهۆی دواکەوتنی پەسەندکردنی بودجەوە بووە. جعفەری منکی بەرپرسی پەیوەندیە گشتیەکانی پارتی دیموکراتی کوردستان ڕای دەگەێنێت ئێستا دۆخێکی نوێ لە عێراق هاتۆتە ئاراوە بەڵام خۆزگە کاک مەسرور زووتر سەردانی بەغدای دەکرد. وتیشی بەرپرسانی ئێستا عێراق کارێکیان کردووە خۆزگە بە سەردەمی نووری مالکی بخوازی کە ئەو کات ئەو لە حکوم بوو. سەرباسی تیوارم پێشکەشکردن هەر شاد بن.